مەگریە جانەکەم ئەو گریانە دەبەسە پێویست بۆ هەموو گریانەی ناکات نێرگز ئەرە لۆ تێناگەی منداڵ نە بەدەست تۆ نە بەدەست نە بەدەست خوایە هیچی بکەم گیانەکەم خۆ دەزانی ئەو دوایین دکتۆر بوو تاقیمان کردەوە منی تر مناڵم نابێت ژانی من ئەتوو ئەمنت لەگەڵا ئەمن تو بەیەکەوەین ئەمن لە پشتتم خوا لە پشتمانە وا لە خۆت مەکە نێرگز بابچین لە مەڵعمەک نانەت خوێندەی ناخۆ دڵم نابا لەوا لە خۆت مەکە دەچین نانەت دەخۆین ناتوانم باش دەچینەوە ماڵ بابە ئێستا چی بکەم هەموو فەحسەکان دەلالم دەواکن کە ئیتر منە زۆکم و مناڵم نابێت من چی لە قسەی خەڵک بکەم نێرگز دیسان ناتوانێەوە سەر قسەی خەڵک کچێ نێرگز واز لە قسەی خەڵک بێنە خەڵک حەقیان چیە بە ژیانی من و تۆوە من ژیانی خۆمە خۆم بڕیاری ژیانی خۆم دەدەم نێرگز ئەیەوان ئەوان دیسان ئەوان کێن نێرگز ئەوان کێن واتە ژیان دەبێت تەنها منداڵمان هەبێ دەتوانین پێ منداڵش خۆشبەخت بین نێرگز من و تۆ یەکتر ماخۆش دەوێت کەواتە منداڵمان گەر هەبێ و نەبێ ئەوە بەدەستخۆە تۆ لە پێناو چیاکەیت خوددا لە پێناو خودداواکەم یاخوا بەخێر بە مامەگیان خۆش بکچم کچی خۆم حەز ناکەی ماڵەکەت ساردە چی بکەین مامەگیان کچم من لەگەڵ فرەژنیانیم بەڵام هەنێکات کە پیاو هەقی خۆی بێت ئەبێ ئێمەشدان بەوەیە بنین کە ژن بێنێت کە ئەڵین حەق ئاو ئەوەستێت خوا گەورێ دەزانم کچم ئامەد و بیلە ئەمەش دەزانی خوا گەورەیە بەس ئەوەش لەبیر نەکەی ئەموو داچی ئەحمەدی چامان لەوێنەوەکەی خۆمان ببینین لە باوشەی بکەین ماچی بکەین بۆنی بکەین ئێمە خۆشت دەزانی ئەحمەد تاقانەی چاک خوشکانە دا توش ئەوەندە دەڵت ڕق نەبی کچی خۆم دڵم ڕق نییە مامەگیان بەڵام چێ لە ئەحمەد خۆی ڕازێ بێت ڕازی نابێت چییە؟ ئەبێ هەر ڕازی بێ کچی خۆم ئەو ڕۆکە ئەحمەد هاتەوە مارێ ئەتو ئەو مۆزعی ژینانەی لەگەڵ باسکە ئیشەڵڵا ڕازی دەبیتن باشە مامەگیان باشە زۆر باشە هەستە گولی زارەمە با بڕۆین بۆ کوێ قاوەکە تا بخۆن نا بەس ئەتو ئەوی لەبیر مەکە کە ئەحمەد هاتەوە ئەو بابەتەی لەگەڵ باسکەوە باش لەبیری نەکەی باشە یا الله وەرە خوا بەدڵین گۆرەکە ئیشەڵڵا یا الله کوڕی خۆم شێرەکەی خۆم باوکە تۆ نازانی وەک دایکم پرچم دابینی دایکم کەنچی دێتەوە کوڕی خۆم دایکت لەگەڵ دایگەورە چۆ بۆ ئەمڕە ئیشاڵڵا هەفتەیە دێتەوە کوڕەکەم ئەی باڵێ محەممەد زوو پرچە دادێتێ مارێ دادە نێرگزی ئەی ماشەڵڵا دادە نێرگستان خۆش دێ باڵێ ئەی ئافرین بە کوڕە جوانەکانم وەی ئایدا چی داکۆم تەمە درێژبی کوڕە جوانەکەم بەخێر باشی بابا سپاس دەکەم کوڕم ئۆلۆچێ خۆتان حازر کردی ئەوها ڕێمای دادە نێرگزی کوڕم 100 جار پێم گوتی ناستە ماری نێرگزی تێگەیشتی کوڕەکە کچەکەم بڕۆنە دەرەوە ئێستا من دێم باشە ئافرین گەوام کە
بابا لە پێشەوە منداڵانە ئەو قسانە مەکە. کوڕم ناچی نەفەسیان پیسە. بابا گوناحە وەڵا گوناحە. دوای ئەحمەد ئامۆزامە نێرگز منداڵەکانی لە من خۆشتر دەوێتن. گوناحی چییە؟ تاوانی چییە دڵی مرۆڤەکی وا لێ بکەی؟ کوڕ بە دێمە تاوانمان چییە؟ کوڕ ئەوانە نەزۆکن نەزۆک دوای مندارەکان بە چاو بچیە. کوڕ چێن بەسەری خۆمان بکەین. بابا مردن و ژیان بەدەست خۆیە ئەوانە هیچ گوناحیان نییە ئەمن هەر دەچم. دەبڕ کوڕم دەبڕ. وەی قوربانی بم ئێستا دەچین کچی من ئێستا دەچین کوڕی من ئەم بۆ بە پێشکەون. ئەی ئافەرین بڕ کوڕم بڕ. سەد دکتۆرمان کرد هەتا ئەو دوو مندارەمان بوو. خدا لەو گەورەی خۆت لە چاو نەفەس بیان پارێزی یا ڕەبی خوددا.